هەر پیاوێکتان بینی زۆر هەڵاخۆر و دڵنیا بنەم سیفەتانەی هاتیە. یەکەمیان شخصیەتیان لاوازە، قەدر و سوڵتەیان لە ماڵە زۆر کەمە، گەرەکیانە بەم تەلاق خواردنیان ئەو بۆشاییە پڕ بکەن و مەبەستەکەیان لە ڕێز و تەلاق خواردن و بێن نەدی. دووەمیان کەسانێکی زۆر تنحەوسەڵە و هەڵەشەن. ئێمیان کەسانێکی پۆزاوین، بەم تەلاق خواردنیان پۆز لێدان، تەلاقم کەوتویە گەرەوە ئاوایە و ئاوایە. مشکلە ها لەوەیەش ئەم زۆر تەلاق خواردنیش ئەوەندەی لە ناو فەقیرەکانیان زۆرە، لە ناو دەوڵەمەندەکانەوە زۆر نییە. چوارەمیان لە ڕووی دینداریەوە زۆر لاوازن، بۆیە گرنگی نادەن بە عاقبەتی ئەم جۆرە قسانە. هەرچۆنێ بێ خۆشەویستانم بەڕاستی لە ئێسایە ئەم دیادە زۆر باوە و زۆریش ناشرینە. ڕەحمەتی خوا لەو کەسەی ئەو خەسەتە لە خۆیان بینێ، وازی لێ بێرە. عیبە، وەڵڵی ئەمە نە پیاوەتیە و نە مەردایەتیە، تاوانە. تەلاق ئەمری خوایە، نابێ ئاوا گاڵتەی پێ بکرێ و بەکەم تەماشا بکرێ. ئەدار بە وەڵڵاهی دوای پەشیمان بوونەوەی لە دوایە. ماڵتان ئاوایە بەهۆی ئەو هەموو تەلاقەی کە یخۆن، ژیانی زۆرێک لە ئافرەتاندان خسۆتە قەلەقی، نازانن حەڵاڵە لەگەڵتانە بژین یان حەرام. بۆیە ئینشاءڵڵا بیرێکی لێکەنەوە بەسیکەن وەلەم برایەتانەوە ئەو دڵێش بێەوە. سەلام عەلەیکوم.